پابەندبوونی هاوڵاتیان بە ڕێنمایە تەندروستیەکان داواکاری سەرەکی و ڕێگای دروستی ڕزگاریە لەدەست ڤایرۆسێک کە خێرا هەموو دنیای تەنی و هەموانیش لەم سەرتاوسەری دنیا هەرتەنها ئەو داواکاریان لە هاوڵاتیان هەیە کە لە ماڵەکانیاندا بمێننەوە و پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. داوا لە خەڵکی سنوورەکە دەکەم بەگشتی و خەڵکی کوردستان کە پابەند بن بە ڕێنمایە تەندروستیەکان. ئێمە ئەگەر من وەکو خودی خۆشم وەکو زۆربەی هاوڵاتیان گلەی و گازاندەمان هەبێت لە حکوومەتی هەرێمی کوردستان، بەڵام لێرەدا جێی خۆیەتی ئێمە سپاسی لایەنی تەندروستی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بکەین کە دەبینین لە وڵاتانی دەوروبەرمان زیاتر لە هەمویان بە پرۆشی خەمخۆری ئەرکەکانی خۆی جێبەجێ دەکا دژ بە و ڤایرۆسا. من وەکو تاکێکی ئەم کۆمەلگایە بڕیارمدا لەم شەوەوە بۆ ماوەی 20 ڕۆژ ماڵ و منداڵ و خێزانی خۆم کەرەنتینە بکەم لە ماڵەکەی خۆمدا و بڕیارمدا لەبەر خۆشەویستیم بۆ ئێوە، بۆ خەڵکەکەم، بۆ خاکەکەم، بۆ گەلەکەم و بۆ کۆمەلگەی ئیسلامی بڕیارمدا سەردانی هیچ کەسێک نەکەم و هەر کەسێکیش لەو ماوەی ئەو چەند ڕۆژەدا سەردانی منی کرد دڵنیام دڵسۆز نییە بۆ میلەتەکەی، دڵسۆز نییە بۆ خەڵکەکەی، دڵسۆز نییە بۆ تەندروستی. دوایەوەی کە بەشێکی هاوڵاتیانی ئیداری ڕاپەڕین لە چەند ڕۆژی ڕابردوودا پابەندی ڕێنمایەکان نەبوون، ئەمڕۆ سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین ڕایگەیاند ئامانجمان پارێزگاریە لە هاوڵاتیان و بۆ پاراستنی گیانی دانیشتوانی دەڤەرەکەش هەموو ڕێکارێک دەگرینە بەر. گرنگترین لەو بڕیارانەی کە درا تاکیدکردنەوە بوو لەوەی کە سەرجەم ئەو چێشتخانە و چایخانە و قاوەخانە و کافتریا کە لە ناو شاری ڕانیە و قەڵاتزێ و وەناحەکان هەیە هەر هەمویان دابخرن، تەنها ئەو چێشتخانانەی کە دەتوانن بە سەفەری یاخود دیلیڤەری بۆ ماڵان یان بۆ خەڵک خواردن ئامادەکەن و بینێرن. و ڕاگررتنی هۆکارەکانی هاتوچۆ لە پاس لە مینی پاست لە نێوانی شارەکان و ناحیەکان و لە ناو شاریش بە شێوەیەکی گشتی تەنها کار بە تاکسی دەکرێت و ئەو تەکسیانەش پێویستە کە مەرجەکانی سەلامەتی و خۆپارێزی تێدا پەیڕۆ بکرێت لە بەستنی ماسک و لە دەستکەش. بەڕێوەری گشتی تەندروستی ڕاپەڕین کە لە چەند هەفتەی ڕابردوو خۆی و تیمێکی فراوانی تەندروستی هەموو هەوڵەکانیان بۆ پاراستنی هاوڵاتیان گرتۆتە بەر، لە وەڵامی پرسیارێکی گەلی کوردستاندا ڕایگەیاند هیچ حاڵەتێکی کۆرۆنا لە سنوورەکە تۆمار نەکراوە و خۆپارێزیش تەنها ڕێگا دروستەکەیە. بەدڵنیایی ئێمە شتێک نییە کە ئێمە لی بترسین یا شتێک بێت کە ئێمە بیشارینەوە. ئیشاڵڵا تەمەنا ئەکەین هیچ حاڵەتێک نەبێ، بەڵام بەدڵنیایی ئەگەر هەست حاڵەتێکە بێ ئێمە لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە بڵاوەکەینەوە، چونکە ئێمە وا قەنەعەتمان وایە بەڵێ ئێستا خەڵک زۆر ئیستیجابەی هەبوو بۆ ئەو هەڵمەتی خۆپاراستن، بەڵام لەوانەیە ئەگەر حاڵەتێکە بێ ئێمە ڕای بگەێنین لەوانەیە خەڵک زیاتر هۆشیار بێتەوە کاتە کەس نەوێرێ لە ماڵەکان نابێتە دەرەوە. بێگومان لەم سنوورە تا ئەم لە حەزێکی ئێمە قساکەین هیچ حاڵەتێکی لەو بابەتانە نەبووە. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین 166 هاوڵاتی شوێنی مانەوەکانیان لەژێر چاودێریدا جێهێشت. لە ئێستاشدا 35 هاوڵاتی تر کەرەنتینەکراون و 4 شوێنی تایبەتیش بۆ زیادبوونی ڕێژەی گومان لێکراوان هەیە. دوو نەخۆشخانەش بە هەموو پێداویستێکی پزیشکیەوە لە سنووری ئیداری ڕاپەڕین ئامادەن بۆ چاودێری ئەو هاوڵاتیانەی پشکنینەکانیان پۆزەتیڤ دەبێت. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان، دەڤەری ڕاپەڕین.